کرایەوە بابەتەوە خۆی بە هەڵواسراوی مایەوە لیژنەیەکی داعش با بڵێن هاتەکایەوە ئەم لیژنەیە لەوەکە کاری لیژنەی پەرلەمانی بی ئەگەر مەسەلەی بە دواداچوونیشە پەرلەمان خۆی لیژنەی جینۆ 309 پرۆژە یاسا پێشکەش کراوە کراوە دوو یاسایان هەڕکراونەتەوە ڕەتکراونەتەوە یەکێکیان هەموار یاسای خۆپیشاندان بوو لەلایەن ئەسڵ و ئەساسی نەبێ ئەو بابەتەی کە باز دەکرێت لەگەڵ ئەوەشدا دەبینین ئەمە دیوێکی تریش هەڵە هەبووە لەلایەن پەرلەمانیشەوە هەڵە هەبووە لەلایەن پەرلەمانتاریشەوە چۆن دەکرێت ئێمە لێرە بە هەموو لایەکمان ئەو هەڵانە ڕاستکەینەوە و دەستنیشانیشی بکەین هەر بابەتە و بە شێوازی خۆی ئێمە لەم پرۆژەیەماندا کە ماوەی 5 ساڵی تەمەنی خولی چوارەم چاودێری پەرلەمانی کوردستانمان کردووە بە هاوکاری و بە هاوبەشی ڕێکخراوی نێدی ئەمریکی بە کۆمەڵی قۆناغدا ڕۆشتووە ئیشەکانمان وەکو دەڵێ بە هەڵچوون و داچوون داچووە لە هەندێک کاتدا ئێمە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە هاوکاری کراوین کە مەبەستم دەڵێم هاوکاری مەبەستمان لەوەیە زانیاریمان پێدراوە ڕێگە بە تیمەکانمان درراوە بێنە ناو پەرلەمان لە هەندێک کاتدا ڕێگری دروست کراوە ئەمە جۆرێک بەشێکی پەیوەندی بە بەدحاڵیبوونێکە بووە کە هەبووە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە یان لەلایەن هەندێک لە ئەندامانەوە ئێمە لەگەڵ ئەوەشدا سار نەبووینێتەوە لە ئیش و کارەکانمان لە هەندێک لە راپۆرتەکانمان سەرۆکایەتی تووڕە بووە لێمان لە هەندێکی پارتی تووڕە بووە لە هەندێکی یەکێتی هەبووە گۆڕان و ئۆپۆزیسیۆن چونکە ئێمە زۆر میهەنیانە ئیشمان کردووە و هیچ لایەنگریەک لە هیچ کاتێک بە راپۆرتەکانی ئێمەشەوە دیار نەبووە و تیایدا نەبووە بۆیە بەڵام سار نەبووینێتەوە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک پەرلەمانتار هاوکاریان کردوین مەبەستی ئێمە لەم راپۆرتەی بەردەستاندا کە ئەمە سەبارەت بە خولی چواری پەرلەمانی کوردستانە خولی چواری پەرلەمانی کوردستان ئەگەر سەیری ناونیشانەکەشی بکەن دەڵێن لە پێناو پەرلەمانێکی بەهێز لە پێناو دووبارە نەبوونەوەی هەڵەکان ئەمە هەڵسەنگاندنێکە بۆ خولی چواری پەرلەمانی کوردستان مەبەستی ئێمە ئەوە بووە ئەم راپۆرتە کە تیایدا کورتەیەکی هەموو 5 ساڵی تەمەنی خولی چوارە ئایا پەرلەمانی کوردستان چی هەڵەیەکی کردووە چی هەڵەیەکی بەرامبەر کراوە چێ کردوویەتی چەند پێشێلکاری کراوە و ئیش و کارەکانی چۆن بوون بۆ ئەوەی ئەندامانی خولی پێنج سوودی لێوەربگرن بۆ ئەوەی ئەو هەڵانەی ئەو کاتە هەبووە لەم خولەدا دووبارە نەکرێتەوە من بۆ ئەوەی کاتان زۆر نەگرم لە راپۆرتەکەدا ئێمە سەبارەت بە لە سەرەتای پێکێنانی پەرلەمانی کوردستانەوە خولی چوارەوە باسمان کردووە چۆن دروست کراوە چەند بوون پێکاتەکان چی بوون ئامار و داتاکانی تێدایە هەریەک لەوانەوە ئەو کاتە جۆرێک لە ڕێژەیەکی ناهاوسەنجیەکیش لە نێوان هەتا پارێزگاکانی شەبوو ئەگەر تێبینی ما کردبێ بۆ نمونە ئەوەی ئەو کاتە کە ڕێژەی کورسەکانی پەرلەمانی کوردستان 127 لە هەولێر بوو 28 پۆینتی تقریبا 29 لە دهۆک بوو لە کاتێک ڕێژەی هەولێر زۆر لە دهۆک زیاترە ڕێژەی دانیشتوان 144 لە سلێمانی بوو واتە ئەندامانی پەرلەمان مەبەستی ئێمە لە چیە جۆرێک لە ئەمە پەیوەندی بە سیستەمی هەڵبژاردنەکەەوە هەیە پەیوەندی باوە هەیە کە یەک بازنەیە هەرێمی کوردستان و ئەمەش بوو وای کردبووکەوە بۆ نمونە حزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر وا بزانم 2 کەسی هەبوو لە 18 کورسیدا بۆ نمونە جا ئەمەی تیادایە سەبارەت بە حزبەکانی تریش هەر بەو شێوەیە کە ئەو کاتە دابەشبوونەکە جۆرێکی ناجۆر بوو پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوودا یەکەم کۆبوونەوەی پێشێلکاری تێدا بوو ئەوە هیچ چەند ڕۆژێک دواکەوت کە لە بۆشاییەکی یاساییدا بوو هەرێمی کوردستان دووەمیان لە یەکەم کۆبوونەوەیەوە پێشێلکاری یاسایی هەبوو بەداخەوە ئەو جۆرە پێشێلکاریە لەوێەوە گواسترایەوە هات لە خولی پێنجشدا بە هەمان شێوە هەبوو بۆ نمونە کۆبوونەوەکە بە کراوەیی هەڵدرایەوە کە هەموو فراکسیۆنەکانیش ئەو کات ڕێککەوتبوون لەسەری بەڵام وەکو بڵێ بوو بە نەریتێک ئەمە گوازرایەوە لە خولی پێنجیشدا دیسانەوە بە هەمان شێوە وابوو لە
ئەرکانەی پەرلەمانی کوردستان کە ئێمە بەردەوام چاودێریمان کردبێ سێ ئەرچی سەرەکین کە ئەرچی پەرلەمانین هەر لە یاسادانان و چاودێریکردن و مەسەلەی پەسەندکردنی بودجە لە نێو ئەوانشدا ئێمە باسمان ئەوەی کەوا باسمان لێ کردبێ کۆبوونەوە گشتیەکانی پەرلەمان بووە لەگەڵ کۆبوونەوەی لیژنەکان و ئیشوکاری لیژنەکان لە خولی چواردا دیارە 22 لیژنە هەبوو ئەو کاتە ئەگەر ئێمە زۆر بە خێرایی ببورن لیژنە هەمیشەیەکان ئەگەر زۆر بە خێرایی سێرێکی بکەین ئەوەی کەوا تێبینیمان کردووە ئێمە لە ساتی پێکەنانی لیژنەکاندا بەداخەوە لە پەرلەمانی کوردستاندا ئەوەندەی لایەنی سیاسی لە بەرچاو دەگیرا پسپۆری و پرۆفیشناڵی لە بەرچاو نەدەگیرا بۆیە دەبینی لە هەندێک کاتدا سەرۆکی لیژنەکە بوو بێ بۆ نمونە هیچ پسپۆریشی نەبووە شارەزاش نەبووە لە ئیشەکە بەڵام بەهۆی ئینی سیاسیەوە کراوە بە سەرۆکی لیژنە لە کاتێک کەسێکی تر پسپۆریشی تێدا هەبوو بێ بەڵام لە لیژنەیەکی تر بووە و پۆستیشی لەمەدانە بووە بۆیە جۆری دابشکردنەکان وەکو پێویست نەبووە و خاڵێکی تر لیژنەکانی پەرلەمان وەکو پێویست بە کاری خۆیان هەڵنەستا بوون هەڵنەدەستان ئەویش هەم لە نووسینەوەی راپۆرت بووە هەم لە کۆبوونەوەکانیان بووە و هەم لە سەبارەت بە چاودێریکردنی دام و دەستگا و وەزارەتە پەیوەندیدارەکانی خۆشیان بوو بێ کە هین بووبی و جگەلەوە کارێکی تکەی تێبینیەکی تر لەسەر لیژنەکان ئەوە بوو کە کەمترین راپۆرت لەسەر پرۆژە یاساکان نووسرا بوو کە بەپێی پێڕەو دەبوایە لە ماوەی 10 ڕۆژدا راپۆرت بنووسێتەوە لیژنەی پەیوەندیدار بەڵام بەپێی ئەوەی کەوە هەیە بۆ نمونە دەبوایە 495 راپۆرت بنووسرێتەوە بەڵام لیژنەکان لە ماوەی 5 ساڵدا تەنها 149 راپۆرتیان نووسیەوە تا 336 راپۆرت هەر نەنووسرایەوە لە تەمەنی خولی 5دا کە دەبوایە بنووسرێتەوە ئەم داتایانەی دێڵێن ئەمە بە تەفاسیل هەیە لە راپۆرتەکانی ترمان کە کامە پرۆژە یاسایە نەنووسراوە و کامە لیژنەیە نەینووسیوە و حتا کامە لیژنە چالاک بووە و کامە لیژنە ناچالاکیش بووە ئێمە لیژنەشمان هەبووە زۆر چالاک بووە ئەمەش بڵێ هەتا لێرەش ئیشارەتێکمان کە پێیداوە بۆ نمونە ئەو لیژنانەی کە باشترین ئاستیان هەبووە لەسەر جەم لیژنەکاندا قسەی ئێمە لەسەر کۆبوونەوەکانەوە لەسەر پرۆژە بەدواداچوون و نووسینی راپۆرتەکانیانە لیژنەی کشت و کاڵ لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و لیژنەی ئەوقاف ئەو سێ لیژنەیە ئەو لیژنانە بوون کە هیچ پرۆژە یاسایەکیان نەهێشتەوە راپۆرتیان لەسەر نەنووسێ بێ و کاری خۆیان تەواو کردووە هەمویان سفر کردەوە ئیشەکانی لەسەریان بوو بەڵام لیژنەشمان هەبووە وەکو دەڵێ لە ئاست خراپترین ئاستی هەبوو بێ ئەوانیش لیژنەکانی داکۆچیکردن لە مافی ئافرەت ڕەوەندی کوردی وەرزش و لاوان و ناوچە کوردستانیەکان ئەمەش لە ئاستی خراپتریندا بوو کە زۆرترین پرۆژە یاسایان لابوو بە هیچ راپۆرتێکیان کە دەنووسی بێت هی تریش هەیە دیارە لە ناوەڕاستن و کاتان نەگرم ئەمە وە کۆمەڵک تێبینی تر هەبووە کە لەسەر لیژنەکان لێدانراوە کارێکی تری پەرلەمان لیژنە کاتیەکان بوون دیارە لە پەرلەمان لە پاڵ لیژنە کە هەمیشەیەکان لیژنەی کاتیش دادەندرێت لە خولی چوارەمدا چەند لیژنەیەکی کاتی پێکهێنران ئەو لیژنە کاتیانە هەندێکیان کارەکانی خۆیان کرد ئەگەرچی هەندێک لە وەزیرەکان بانکێشتیشکران لەلایەن هەندێک لە ئەندامانی پەرلەمانەوە بەڵام ئامادە نەبوون بێنە پەرلەمان بۆیە ئێمە هەموو ئەو وەزیرانەی کە بانکێشت کراون و چێش بانکێشتی کردوون هەیە ژمارە یاسایی ئەندامانەوە هەندێکیش لەو وەزیرانە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە کە ئیدکرابن بۆ نمونەتیایەتی کاک سۆران عومەرە کاک عەلی حەمە ساڵحە دکتۆر شێرکۆ جەودەتە کاک گۆران ئازادە و دکتۆر عەزەت سابیرە وەکو پەرلەمانتار ئەوەی بەدەستی ئێمە گەیشت بێ وەکو تا کە داوای بانکێشتی وەزیریان کردبێ ئەو چەند کەسن بەڵام هەندێکی تر هەیە کۆمەڵێک پەرلەمانتار ئیمزایان کردبوو وەکو یادداشتی فەرمی داوایان کردبوو بەڵام هیچ کام لە وەزیرانە نەهاتنە پەرلەمانی کوردستانەوە زۆرترین داوا لەسەر وەزیری سامانە سروشتیەکان بووە کە نەهات و لەسەر وەزیری کشت و کاڵ هەبوو کشت و کاڵ ناهین شارەوانی هەبوو شەهیدان هەبوو چەند وەزیرێک بوون ئەو کاتەکەین بوو بەڵام نەهاتن لە مەسلەی چاودێریە پەرلەمانی کوردستان نەیتوانی ئەو ئەرکانەی کە لەسەر شانی بوو جێبەجێ بکات بە پێچەوانەوە
لە هەندێک کاتدا هەیمەنەی حکوومەت بەسەر پەرلەماندا بوو و بەشێک لەوانە کە گرفت بوون بۆ پەرلەمان دروست دەکرا. دواتر دێنە سەر ئەوەی کە هۆکارەکەی چی بوو. پەرلەمانی کوردستان لەو ماوەیەیدا لە ماوەی ئەو 5 ساڵەیدا 104 دانیشتنی کردووە بە سەر جەم دانیشتەکانیوە ئەگەر بێت و هینی بکەین کە ئەمەش کەمە لەگەڵ تەمەنی پەرلەماندا. خاڵێکی تر کە ئێمە باسمان کردووە پەکەوتنی پەرلەمان و ڕێگریکردنە لە سەرۆکەکەی پەرلەمانی کوردستان قسە لەسەر ئەوە دەکرێت کە پەچی خراکەی بوو